ئەم شوێنە قەرەباڵغترین بازاڕی قەزای چەمچەماڵە، بەڵام لە ئێستادا بەهۆی دواکەوتنی موچە بماوەی 50 ڕۆژ چۆڵی پێوە دیارە و بازاڕی کاسبکاران بە تەواوی سست بووە. هاوڵاتیانیش نیگەرانن لە حکوومەتی مابەچەرچووی هەرێم و بە تاوانباری سەرەکی پێنەدانی موچەی دەزانن. وەڵا تا بڵێ بازار نەماوە، بازار بوونەی موچە نادێ، هیچ نادێ کاکە. ئەمانە خۆیان ماقولە لە ساڵێکە نەتوانانی موچەیە تەوزیع بکەیت، حکوومەتی چیەکەی بە تەمای چیت هەڵ بڕۆ دەست دەکات بکەشە گەلێک لە باشتر لەوەی کە ئەمە حکوومەتی نیەمانەی بەڕاستی یعنی خەڵکە گەیۆتە ناقڕی تەواو خەڵک قودی کرد تۆتایی پێهات. سەرکردەکان بەڕاستی ینی پێ لەو ڕاستیە نانێن کە چارەسەری ئەم کێشە و گیروگرفتە بکەن. ئەمە کێشە و گیروگرفتێکی ڕۆژێنی و دوانیەوەمە تقریبا نیسکەی 10 ساڵە بێ ئەم کێشە و گیروگرفتە بەردەوامە. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا دەستی ڕازگۆیی لێ هەڵناماڵن و چارەسەری گرفتەکە بکەن. یعنی هەر لە دوورەوە مەسەلەن ئەم کێشانە بە ئەندام پەرلەمانێکە نێرن بۆ لای سەرۆکۆ زیرانی عێراق و بۆ لای وەزیری دارایی و سەرکردەکان خۆخۆیان ڕێبەغا شتێکی مەترسیدار نییە بۆیان ئەوان بە فڕۆکڕون و دوایەوە حکوومەتی عێراقیش ڕاست ناکە. ئەگەر حکوومەتی عێراقی ڕاستەکە بەرامبەر موچەخۆر بۆ ئەم کارە ئەکات مەتاڕەکانیان لێ بگرێت بانێڵە ئەو عقدانەی کە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی بیانیە ئەیکەن بە ئەو عقدانە نێڵێ. یعنی هاوڵاتێکی موچەخۆر بۆچی ئەم گرفتە ڕوبەڕووی ئەو بێتەوە ڕوبەڕووی کاسبکار بێتەوە. کاسبکارانی نێو قەزای چەمچەماڵ دەڵێن بارودۆخی بازارمان خراپە و هیوایەک بۆ باشبوونی دۆخەکە بەم زوانە لە نێو هاوڵاتیاندا نەماوە و بەشێشیان تەنانەت توانای کڕینی پێداویستیەکانی ژیانیان نییە. یەکی زۆری دروست کردۆ لەسەر بازار درس و دڵەڕاکی هێر دروست کردۆ لەبەری هیچ ئەمەلەی نییە بۆ دانی موچە وا نزیکە بینەوە ئێمە لە دوومان ینی هیچ سەرچاوێکیش دیار نییە کە بڵێ موچە ئادرێت تا خەڵکیش ملێنێک و 200,000 موچە خۆر ئەمەیان لەسەر موچەکان هەمووی نادیارە. نە حکوومەتی عێراقە نە هەرێمە کەسی نەکەتە ئەستۆکە تورۆگە خەڵک دڵی خۆش بە پارەی پێ و گەشت و سەیرامکە دێ دەستێکی جلەک ڕێیان مناسبەیەکی بە جلەک ڕێیسەر لە ئیسای ئەم شتانەمی ڕاوەستا و خەڵک نەگەشتەکانە ئەچێ بۆ حەفلەیە بۆ شتێکمانە هەمی تاسیری ئەگەر پێویستیش نەبێ نایکڕێت. دوکاندارێکیش دەڵێت بەهۆی دابەش نەکردنی موچە لە وادەی خۆی و نەزانینی کاتی دابەشکردنی بێمتوانەی دروست بووە و ناتوانین بە قەرزی موچە هیچ کاڵایەک بفرۆشین. هەموو جموجوڵێکی بازار پەیوەستە بە موچەوە. ئەو کەسێک کە دێتە بازار بۆ پێداویستی ژیانی خۆی دێ کەم ئەو کەسانی کە دێن بۆ کار بەسەر بدن ئەوەی کە دێ بۆ پێداویستی ژیانی خۆی دێ بەڵام کە دێ پارەی پێنی ئەگەر کەمێ پارەشی پێبێ بەڕاستی وەکو دوکانداری وەکو ئێمە کە ئیشەکەمان مۆبایل و فرۆشتن و چاکردنوانەیە یعنی ئەگەر پارێکی بزیادی بێنە بێ ناتوانێت بێ لای ئێمە شتێک بکڕێ و یا شتێک ئاڵ و گۆڕ بکە چونکە شتێکی زۆر ئەو زەرورە نییە لە پێش ئەوەیە بیل لە خواردن نکاتەوە بیر لە جلوبەرگی مناڵەکاتەوە بەڕاستی ئەو ژەگەر و جیفانی پڕ نەبێ و نابێ بە تایبەتیش هەچی دێ ینی ڕۆژانە چەندین کەس دێ معاملەی مۆبایلەکە حەزەکە بە قەرز بیبە بەڕاستی ئێمەش ناتوانین لە ئێستا قەرزمان وەستاندووە بۆ لەبەری ئەگە تۆ قەرزەکەی دێتێ ئەو بە هۆکارە قەرزەکە لەبەری پشتی بە معاش بەنە معاشەکەش کە ئەچێ بۆ 50 بۆ 60 دڵنیا بە هەموو دوکاندارێک وەستوانێتی ناوێت قەرزدا بە هاوڵاتەکە لە بەرەوەی موچەکە زۆر تاخیرە بێ بگرە احتیمالە هەر نەژمێنێ. بۆ 2 مانگ دەچێت حکوومەتی ماوە سەرچووی هەرێم موچەی دابەش نەکردووە و حاڵ و گوزەرانی هاوڵاتیانی شتا دێت خراپتر دەبێت. دیاریش نییە چارەنووسی موچە بەکوێ دەگات. ڕەوی محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.